هاوکاری و دابەشکردنی سەبەتەی خۆراکی ئەنجومەنی خوشکانی هەورامانی کۆمەڵی دادگەریە ساڵانە لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەیان خێزان و نەخۆش و بێدەرامەتی سنوورەکە بە پارە و پێداویستی جەژن بەسەریان دەکەنەوە. خۆی پەروەردگار فەرمێ لەبارەی ئەو کەسان و کەماڵ و سامان ئەبەخشن لە پێناوی خۆی پەروەردگارە وەک نمونەی ئەو دەن کە گەنمە وایە کە ئەڕوێت و حەو گوڵ ئەگرێت و هەر گوڵی 100 دانەی تایە بە پێی نێتی بەندەکانی خۆی پەروەردگار پاداشتیانەیاتەوە. من لێرە باواجبی سەرشانی خۆمی ئەزانم دەستخۆشیێکی تەواوم بۆ ئەو خوشکوبرە ئازیزانە هەیە کە هاوکارمان بوون لە خورماڵ لە دەرەوەی خورماڵ لە دەرەوەی وڵات بە تایبەتی کە ئیمساڵ قەیران بووە هانامان بۆ دەرەوە بردووە و دەستخۆشیێکی تەواوم بۆ ستافە بەڕێزەکەم هەیە کە هاوکارمان بوون هەموو کاتێ. ئەمە دووەم قۆناغە و قۆناغی یەکەم نزیکەی 10 ملیۆن دینار بەسەر نەخۆش و کەم دەرامەتانی سنوورەکە دابەش کراوە. لەم قۆناغەشدا کە کۆتا قۆناغە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا نزیکەی 300 سەبەتە خۆراک و 10 ملیۆن دیناری دیکە بەسەر ژاران و مناڵانی بێباوک و نەخۆشانی سنووری قەزای خورماڵدا دابەش کرا. وڵا خوا جەزای ئێوەش باتەوە خوا جەزای دادەسەمیرەش باتەوە ئەوانەی کە هاوکاری دادەسەمیرەشەکەن و کە هاوکاری ئەم خەڵکە بەڕێزەیەکەن دەستخۆشی لەوەیەکەن کە هاوکاری ئەمەشەکەن و هاوکاری ئەوانیشەکەن دەستیان خۆش بێ ماڵیان ئەوا بێ خوای گەورە جەزای خێریان باتەوە. دەستخۆشییان بێ خوا ڕزقیان با خوا تەمەنیان درێژکە خوا بێوەیان کە یارمەتی ئەم فەقیر و هەژارە ئەدەن بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە بۆ هەموو کەس نەک بۆ ئێمە بۆ تاکە کەسێک گیانی ئەها کە مەعاشەکەی کەم بێکە دوعای لەبێ کە هیچی نەبێ زۆر سوپاسیانەکەین. نمونەتان زیاد بێ ئیشەڵا دەستی ئەوێت خۆش بێ خێرخوازەکانی هەموو ناردووە ئیشەڵا پاداشتەکەی قیامەتە ئیشەڵا. نمونەتان زیاد بێت دەستی ئێوە خۆش بن دەستی ئەوانیش خۆش بن قوربان و بم هەموو ساڵی ئێوە هەموو کەس بەسەر ئەکەنەوە. سودمەندانی پرۆژەکە دەڵێن هەمیشە و پاش مانگی ڕەمەزانی پیرۆزیش ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەری لە هەورامان بەردەوام هاوکاریان دەکەن داواش لە خێرخوازان و سەرمایەدارانی سنووری قەزاکە دەکەن بەردەوام بن لە بەخشینی ماڵەکانیان تا خێزانێکی نەخۆش و کەم دەرامە دڵخۆش بکەن و ڕەزامەندی خوای گەورەش بۆ خۆیان بەدەستبێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماڵ.